سڵاوتان لێبێەوەم کاتتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێز کامیشە درێخیتان نەکردووە لە گەیاندنی ڕاستیەکان و کار و چالاکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی. زۆر سپاس زۆر سپاس بۆ سەرۆک بافڵ جەلال تاڵبانی کە دابینکردنی ئەم پێداویستیانەی ئەمڕۆ ئاماژەی پێەکەین کە لەسەر ئەرکی بەڕێزیان و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی برای بەڕێزمان دکتۆر هاوڕێ شێخدارۆ ئەم پێداویستیانە و ئەم کار و پێداویستیانە و ئەم نۆژەنکردنەوانە ئەنجام درراوە کە پێداویستیەکان خۆی لەوە ئەگرێتەوە کە سەرجەم پێداویستیەکانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی هەر لە کەمپی تەکنیکی چوارچرا و لە پەیمانگای تەکنیکی سێمانی پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ و تەواوی کۆلێج و پەیمانگاکانی تریش خۆی دەگرێتەوە. حەزم کرد من کۆمەڵێ داتا بۆ ئەوەی بەڕێز بخەمە ڕوو کە بەڕاستی لەلایەن بەڕێزیانەوە دابین کراوە ئەم پێداویستیانە داتاکانش خۆی لەوە ئەگرێتەوە هەر ئەمڕۆ بەسپاسەوە زیاتر لە 50 گەرمکەرەوە و 50 تەباخ و 36 جلشۆر کە غەسالە ئەکا و هەروەها 250 کورسی محازەرات و 11 داتاشۆ و زیاتر لە 100 دۆشەک یاوەخود پێداویستی کە پێویستن بۆ مانەوەی خوێندکاران لە بەشە ناوخۆیەکان جگە لەوە 25 دۆڵابی یاوەخود لۆکەری ئاسن بۆ بەشە ناوخۆیی پەیمانگای تەکنیکی سێمانی هەر بۆ بەڕێستانی ئاشنا بکەم کە تەنها لەمانەیە خۆی نەگرتوۆتەوە 11 داتاشۆ و نۆژەنکردنی ئەم بینایی کە لە پشتمانەوەیە تەواوی نۆژەنکردنەوەی بیناکە لەسەر ئەرکی بەڕێزیان جێبەجێ کراوە. ئەوەی مای خۆشحاڵیە هەر لەم بینایی تەنیشمانەوە بۆ یەکەمین جار هۆڵی خوێندنەوە و دابینکردنی کتێبخانەی بەشە ناوخۆیی کچان لەسەر ئەرکی سەرۆک بافڵ و بە سەرپەرشتی دکتۆر هاوڕێ جارێکی کام نۆژەنکردنەوانە ئەنجام درراوە. جێ خۆیەتی باسی ئەوەش بکەین کە لە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ نۆژەنکردنەوەی بینای تەکنیکی چەمچەماڵ لەسەر ئەرکی بەڕێزیان جێبەجێ کرا. ئەگەر ئەم نۆژەنکردنەوەی لە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵە ئەنجام نەدرایە بەڕاستی مەترسی لەسەر ژیانی خوێندکاران و فەرمانبەران و مامۆستایانمان هەبوو. بۆیە جاریشکە ئێمە بە ناوی زانکۆی پۆلیتەکنیکی سێمانیەوە سوپاسیانەکەین. هەروەها دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی زانکۆ بە هەموو شێوەکانیەوە کەوتبۆ سەر ئەرکی جەنابیان و زۆر سپاسی دابینکردنی و پێداویستیان ناکەین. نابێ ئەوەشمان لە یاد بچێت کە جاریشی تر جەخت لەسەرواکەینەوە کە بنیادنانی گەنجینەیەک لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی لەسەر ئەرکی سەرۆک بافڵ و بە سەرپەرشتی دکتۆر هاوڕێ جێبەجێ کرا. ئەویش بەڕاستی جێ خۆیەتی کە سوپاسیان بکەین کە بۆ یەکەمین جارە لە سەرۆکایەتی زانکۆ گەنجینەیەک بنیاد بنرێ و ئەو پێداویستیانەی بۆ دابین بکرێ. لە سەروی هەمووشیانەوە بەڕاستی نابێ جوهد و بەدواداچوونی بەڕێز سەرۆکی زانکۆ لە یاد بکەین کە هەمیشە لەسەر خەت بۆ لەگەڵ لایەنی پەیوەندیدارە بۆ دابینکردنی ئەم پێداویستیانە. بۆیە سوپاسی هەموو لایەکەکەین سوپاس بۆ برای بەڕێزمان ئەندازیار محەممەد کە ماندوو بوو لە دابینکردنی ئەم پێداویستیانە. سوپاس بۆ هەموو لایەک سوپاس بۆ خۆڕاگری خوێندکارە خۆشەویستەکانمان کە دواکەوتنی ئەم پێداویستیانە نەیهێش کاریگەری لەسەر خوێندن و لەسەر بەدواداچوونیان هەبێ بۆ تەواوکردنی پرۆسەی خوێندن. بە سوپاسەوە پێداویستیەکان تەنها لە پێداویستی بەشە ناوخۆیەکانە خۆی نەگرتووەتەوە وەگوتم بۆ هەوڵەکانی خوێندنش 250 کورسی و 11 داتاشۆ و چەندین پێداویستی تریش دابین کراوە و ئەم پێداویستیانە زۆر زەڕوری بوون و هەنووکەیی بووین. بە سوپاسەوە ئەگەر بەدەنگمانەوە نهاتنایە بەڕاستی لەوانە بوو کە پرۆسەی خوێندن کاریگەری بکرێتە سەر. 2 ساڵە بە بەردەوامی ئێمە کارەبای بەردەواممان هەیە بەشە ناوخۆیەکانی کەمپی کۆلێجە تەکنیکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سێمانی بە هیچ شێوەیە گرفتی کارەبای بەردەواممان نییە و بۆ ئاویش بە سوپاسەوە تاوەکو ئێستا کێشەی کەمی ئاومان توژنەوە مەگەر گرفتی کەمی ئاو لە تەواوی گەڕێکی چوارچرایە ئەم ناوچەیە دروست بێ ئەژینا بە هیچ شێوەیە تووشی گرفتی کەمی ئاو نەبووینە.